سپاسی خواکەین دوو ساڵێمان پرۆژەمان بەردەوامە مامۆستایەکی بەڕێزم پێشنیاری پرۆژەکەی کردکەوتی وەرە پرۆژەیەکی وا بکەین لەم لاولا کراوە لە چەمچەما لە شوێنی تر کراوەکەوا خواردن دابەشەکرێ ئێمەش خواردن ئامادەکەین بۆ ڕۆژوان ڕۆژی پێ بشکێنن ئەوە بوو پار دەستمان پێ کرد تا 15 ڕەمەزان تا 14 ڕەمەزان لە فەمان ئامادە کرد ڕۆژانە 400 لە فەمان ئامادە کردومان کرد زەرفی کیاوە لەگەڵ ئاو لەگەڵ شەربەتێک شا بۆ ئەو کات بڵێن پار دوای ئەوە گۆڕیمان بۆ ئەم سمیتەکە لەگەڵ ئاو خوڕمایە بۆی بتوانین زیاتر کردمان بە 1000 بەش هەنی پار لە 15 ڕەمەزان و 16 ڕەمەزان و ئەم ساڵش تا ئێستا سوپاس بۆخوا توانراوە 1000 کەس ڕۆژوو بشکێنن بە ئەمەکە سمیتێک و ئاوێک و سێدەنە خوڕمایە. گەورەی ئیشەکە لەوایە دوو کۆڵەکی زۆر گرنگی یەکەمیان ئەوەیە خێرخوازەکە کە توانیتی پارە ئامادەکە ئێمە ئاو و خوڕما و سمیتەکەش بکڕین دووەمیش گەنجانی مزگەوتی کەنەسوورە و مزگەوتی ڕەقیب بە تایبەتی ئەم ساڵ زیاد لە گەنجانی مزگەوتی کەنەسوورە سوپاسی خواکەین و خوای گەورە پاداشتیان باتەوە کە شەوانە توانیویانە هەموو شەوێک 7 بۆ 10 گەنج خوڕما بکەنە ئەم قاپەوە 1000 دەنک خوڕما 1000 قاپ یعنی 3000 دەنک ئەکرێت کە نزیکەی 10 کارتۆن خوڕماکە. خاڵی دووەم ئەوەیەک ئامادە کرێ لێرەیە ئەمجا لە دوای سەعات یەکینیەوە ڕۆ گەنجەکان دیسان وەجبەیەکی تر دێنەوە تا عەسر ئەبێ ئاوا هەم سمیتەکە بێت هەم ئاوێک و ئەخرێتە ئەمەوە ئاوا گرێ ئەدرێت و ئەخرێتە پلاسکەوە ئەمجا بارەکرێ بۆ سیارە مەرحەلەی سێمی ئەوەیە کە 6 بۆ 8 کەس خۆبەخشانە هەمویان خۆبەخشانەیە کە ئێوارە ئامادە بن ئەبێ 20 دقە بۆ 25 دقە پێش بانگی مەغریب لە ناو عەربەتە ئامادە بن بە 3 گروپ یاخود 4 گروپ دابەش بن بەسەر جادەگای کە تاسەیەکی لێ لەوێ خاوە بنەوە بۆی بتوان هەر سیارێ چەند نەفەری کتایە ئەوەندەی لەمەی بەنی ڕۆژی پێ بشکێنن لە ڕێکەیە.